ئەگەرچی دەنگەکەی لای هاوڵاتیان دڵدەهەژێنێت، بەڵام لە بەرامبەریشدا بووەتە فریادڕاست بۆ پاراستنی گیانی ئەو هاوڵاتیە بریندار و نەخۆشانەی کە هانای بۆ دەبەن. کەمتر لە 11 خولەکە و ئەمبوڵانسەکە گەیشتە شوێنی مەبەست. تیمەکەش هەنگاوەکانیان خێرا دەکەن بۆ پێشکەشکردنی چارەسەرە سەرەتاییەکان. سەنتەری فریاکەوتنی خێرای سلێمانی کە بە ژمارە 122 ناسراوە لە ساڵی 2010 دامەزراوە و لە ماوەی کارکردنی سەنتەرەکەدا هەزاران بەهاناوەچوونیان ئەنجام داوە. لە ماوەی 7 مانگی سەرەتای ئەم ساڵیشدا لە ڕێگەی 110 ئەمبوڵانس لە سنووری پارێزگای سلێمانی 11927 بەهاناوەچوون لەلایەن فریاکەوتنی خێرای سلێمانی ئەنجام دراوە. بۆ هەر بەهاناوەچوونێکیش 5 تا 11 خولێکی پێویستە تا دەگەنە لای نەخۆشەکە بە مەبەستی گەیاندنی بە نەخۆشخانەکان. فریاکەوتنە بەڵە فەرموو نەزانین بە ئامارەکان دەرکەوتوو بۆمان کە ڕۆژ بە ڕۆژ مانگ بە مانگ ساڵ بە ساڵ ئامارەکان لە ڕووی زیادبوونەیە کە ئەوە ئەگەێنێت خەڵکەکە هوشیارە و پەیوەندیمان پێوەکەن و ئێمەش بە زووترین کات ئەگەینە سەر ئەو ڕووداوانە بەس داوایان لەکەین کە پشوویەکی زۆریان هەبێت چونکە دەزانی ئێمە لەو شوێنێکە ئەچین کاتێکمانەیە کە پێڵن ئەو کاتەمانداناوە 5 دقە بۆ 11 دقە ئێمە گەینە ئەو ڕووداوانەی کە نزیکن لێمان. لە کاتی ڕووداوەکاندا و پێشگەیشتنی تیمەکانی فریاکەوتن، هاوڵاتیان پەنادەبەنە بەر ئەنجامدانی فریاگوزاریە سەرەتاییەکان لە پێناو ڕزگارکردنی ژیانی نەخۆشەکانیان. بەڵام پێچەوانی ئەو ڕایە پەرستارێک داوا دەکات کە هاوڵاتیان ژیانی نەخۆشەکە نەخەنە مەترسیەوە ئەگەر بە شێوەیەکی زانستی پرۆسەکە نازانن ئەنجام بدەن. زۆر جار لە لای خۆمان بەداخەوە بە غەڵەت فریاگوزاری سەرەتایی ئەکرێیان ئەوەی کەسێک کە غیرەتێکی هەبێ ئەوە بتوانە بچێتە پێشەوە و لە خوێن نەترسێ وازانێ هەموو فریاگوزاری سەرەتایی ئەوەیە. بەڕاستی چەندێک گرنگە تۆ بچی بەدەم هانای کەسێکەوە بچی ئەوەش گرنگە کە بە شازێکی زانستیانە بچی. ئامێرەکانی وەک ئۆکسجین و شۆکی کارەبایی و مغەزی و چەندین جۆر ئامێری دیکە لەناو ئەمبوڵانسەکەدا بوونی هەیە کە تیمەکە هەتا گەیشتنیان بە نەخۆشخانە بۆ چارەسەری هاوڵاتیە نەخۆشەکە بەکاری دەهێنن. سەرچیەکانی کە لە ناوی زعافا هەیە یەکەم شدەبێ ئێمە ئۆکسجینمان هەبێت، پاشان ئامێرەکانمان هەیە ئامێری سەکەرەواتە ڕاکێشان و سەحبی ئەو بڵێن خوێن و هەرچی شتێکەکە لە ڕێگەی ڕێڕەوی هەواوە هەیە، لەگەڵ یا دیسی شۆکمان هەیە ئەیئیدیمان هەیە کە لە لێدانی شۆکی کارەباییە. دوای گەیشتنی کەسی بریندار و نەخۆش لە ڕێگەی ئەمبوڵانسەکانەوە بە نەخۆشخانەکان، پەرستارانیش دەست دەکەن بە کارەکانی خۆیان بۆ پاراستنی گیانی نەخۆشەکە. ئەمەش دوای ئەوەی کە بەشێک لە چارەسەریەکانی وەرگرتووە لەلایەن تیمی فریاکەوتنی خێراوە. کاتێک ئەمبوڵانس نەخۆشێک بۆ ئێمەیانێت، زۆربەی ئەو کەیسانەی کێتە لای ئێمە کێسی بریناریە یان کەوتنە خوارەوە یان حادیسەی سیارەیە، هەموو کەسانە پەیوەندیان بە نەشتەگەریەوە هەیە. ئێمە لێرە بەپێی بار و دۆخی کەیسەکە شوکاری بۆکەن. لەم ساڵانەی دواییدا بەکارهێنانی ئەمبوڵانس و هێڵە فریاکەوتنە خێراکان ڕووی لە زیادبوون کردووە. هەر بۆیە پزیشکان و پەرستاران کۆکن لەسەر ئەوەی کە هاوڵاتیان لە کاتی ڕووداوەکاندا پەنابەرنە بەر هێڵی فریاکەوتنی خێرا بۆ پاراستنی گیانی نەخۆشەکەیان لە مردن و ئەگەری کەم ئەندام بوون. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.